چارەنووسی زیاتر لە 400 کەس لە قەزای خوڕماتووی سەربەپارێزگای سەلاحەدین نادیارە کە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا لەلایەن گروپە میلیشیاکانەوە و لە نێو ماڵەکانیان دەرهێنراون و ڕفێنراون. تا ئێستا بە پێی زانیاریەکانی ئێمە نێزیکەی 450 هاوڵاتی عەرەبی سونە و تورکمانی سونە لە سنووری قەزای خوڕماتوو ڕفێنراون و بەتایبەت لە هەردوو گەڕێکی تین و عەسکەری و تا ئێستا زۆربەی زۆریان شوێنیان دیار نییە بێسەر و شوێن کراون و هەندێک لەو کەسانش ئازاد کراون لە پێی بڕێکی زۆری پارە مقابل چەند دەفتەر دۆلارێک ئازاد کراون، بەڵام ئەوانەی کە تا ئێستا ماون شوێنەکانیان نادیارە لە سژنە ڕسمیەکانی نییە، لە زیندانە ڕسمیەکان نییە، پێچێت لە نێو بارگای حزبیەکان بێت یاخود لە نێو ماڵی ئەو میلیشیانە بن ئەو چەکدارە گروپە چەکدارەکان کە ئەو خەڵکان نەڕفێنن. قەزای خوڕماتوو لە ئێستادا بەشی خۆرەڵاتی بەتایبەت گەڕەکەکانی تین و عەسکەری و ئاقسوو لەژێر کۆنتڕۆڵی هێزە شیعەکاندایە و زۆربەی ڕفێنراوەکان نیشتەجێی ئەو گەڕەکانن. هەروەها لای خۆرئاوای قەزاکەش بەتایبەت گەڕەکەکانی کۆماری و ناوچەی پیشەسازی لەژێر کۆنتڕۆڵی کوردایە و زۆربەی ڕفێنراوەکانیش لە عەرەب و تورکمانی سونەن و کەسوکاری ڕفێنراوەکانیش بە شێوەیەک چاوترسێن کراون ناتوانن ئازادانە قسە بۆ ڕاگەیاندنەکان بکەن. مرات يصير يعني حالات خطف هەندێک جار حاڵەتی ڕفاندن لە گەڕێکی عسکەری و لە گەڕێکی تین ڕوودەدات، بەڵام خودی خۆم ئەم حاڵەتانم نەبینیوە، تەنها بیستومە. ئێمە نەچوینەتە ئەو ناوچانەوە و ئێمە لە گوندی داودیە دەژین و پێکەوە لەگەڵ کورد و عەرەب و تورکماندا دەژین. کوشتن و ڕفاندن لە خوڕماتوو بە شێوەیەک ئاسایی بۆتەوە کەم ڕۆژ هەیە چەند ڕووداوێک تۆمار نەکرێت کەچی هاوڵاتیان ژیانی ئاسایی بەسەر دەبن و ئەو گەڕەکانش کە لە ژێر کۆنتڕۆڵی کوردایە بووەتە ناوچەیەکی ئارام بۆ عەرەب و تورکمانی سونە، بۆیە بەشێکیان گەڕەکە شیعەنشینەکان جێدەهێڵن. هەروەها سەید عەلی حسێنی وتەبێژی حەشدی شەعبیش لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا لەگەڵ دەنگی ئەمریکا ڕەتی کردەوە هێزەکانی حەشدی شەعبی خەڵکی بێتاوان بکوژن و بڕفێنن. هەفتەیەک لەمەوبەر لە گوندی داودیە دەژین، ئێستا هاتوین بۆ خوڕماتوو، لێرە ئارامی هەیە و هاوڵاتیان زۆر بەباشی پێشوازیان لێکردین بە تایبەت لەلایەن کوردەکانەوە، بەڵام سەبارەت بە گەڕەکەکانی عەسکەر و گەڕێکی تین نەچوومەتە ئەوێ و لە ڕاستیدا زانیاریم لەسەریان نییە. کوشتن و ڕفاندنی سونەکانی خوڕماتوو لە کاتێکدایە چەند مانگێک لەمەوبەر شەڕێکی خوێناوی لە نێوان کورد و شیعە لەو قەزایە ڕوویدا و دواتر دۆخەکە هێور کرایەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.